ئێمە طبعاً هەر بەو نیەتە ڕۆشین کە بمێنینەوە، بەڵام خۆشبەختانە هەنێشت ڕوویا لەوێ کە جێ دڵخۆشی بوو ئێمە. دووجار سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە دیوانی ئەنجومەنی وەزیران لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەت هاتن بۆ لامان، تقریبا بەڵێنی کیاناوە کە لە هەفتەی ئایندە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بدرێت لەسەر ئەو داوایە تایبەتی کە هەما بوو لەبەرەوەی کە ڕەمەزان بەسکی برسی و گیرفانی بەتاڵ ناگیرێ موچێکی زیاتر بن تقریبا بڕیادراوە. هەروەها وەزیری کاریش کتابەکە ڕۆژی یەکشەمە خاتە بەردەستی سەرۆکی حکوومەت بڕیاری لێبا کە ئەو موچێمان بدرێت. ئەمانە بۆ هۆی دڵخۆشی کەمەندامان کە ئەوان بەڵێنیان داوە کە لە مانگەدا 2 موچە بدەن بە کەمەندامان و ئێمە هەردوێنێش ڕامانگەیان ئەگەر بێت و لە بەڵێنەکەیان پەشیمان بنەوە زۆر ئاساییە بە ڕێژەیەکی زۆری کەمەندامان دیسان بچینەوە بەردەمی ئەنجومەنی وەزیران. لە ئێستادا چاوەڕوانی ئەوین کە ڕۆژی یەکشەمە تەمان ئەمڕۆ پشووە بەیانی و جومعە و شەمەش هەر پشووە مانەوەمان لێ بۆ بێسوود بووە ئەو هەدەفەی کە هەشمان بوو پێکامان تا ڕادێکی زۆر بۆیە هاتینەوە و لە ئێستادا چاوەڕوانی بەڵێنەکانی کە بە تایبەت لەم مانگە زۆر سەختەدا کەمەندامان بتوانن 2 موچە وەربگرن کەمێک لە ئازار و لە سەختی ژیانیان کەم بێتەوە. داواکاری کەمەندامان زۆر لە موچە گەورەتە. ئێمە یاسایەکمان هەیە جێبەجێ ناکرێت، ئێمە ئامێرە یارمەتی دەرەکانمان هەیە نادرێتێ، ئێمە شوێنە گشتەکانمان هەیە بۆ کەمەندام ناگونجێن، بەڵام ئەم خۆپشاندانەی ئەخیرمان کە خێمەمان هەڵا لە بەردەمی ئەنجومەنی وەزیران بە تایبەت لەو موچەیە چڕمان کردو، چونکە هەموو جارێ بە کۆمەڵێ بەڵێنی مەتاتی و یاساکە هەوڵین قسە لەگەڵ پەرلەمان بکەین و ئەوە بکەینوانە نەمانویست ئەمە جۆرە بێ لە خۆ خەڵەتانی کەمەندامان. تەنها داوایەکمان زەق کردەوە کە کەمەندام لە ئێستایا زۆر برسیە، وەزعی زۆر خراپە، تکایە موچەکە بکەن بەدوان. یعنی ئەمە مازە کردو ئەیجنا وەکو داوای گشتی کەمەندامان بەڵێ داوای زۆر گەورە هەیە کە لە موچە بەرزترە، مەسەلەن ئامێرە یارمەتی دەرەکانە، یاساکەیە، شوێنی چاکسازیە بۆ کەمەندام، بینایە، نەخۆشخانەکانە، زەوی وەرگرتنە، کۆمەڵە شتێک کە گەورەترە، بەڵام ئەمانە هەموو جارێک بە کۆمەڵێ موجاملە و بە کۆمەڵێ بەڵێنی مەتاتی کە هەرواشە ئەڵێنەوەش ئەمە بیاسا ڕۆ بە ڕۆژێ جێبەجێ ناکرێت، مەسەلەن پێدانی زەویە بە سەعاتێک ناکرێت، بەڵام بۆی ئەمەم جارە داواکەمان تەحدید کرد لە موچەیە بۆی کە هەدەفەکەمانەوە بوو لەبەر حورمەتی مانگی ڕەمەزانی پیرۆز و برسێتی کەمەندامان 2 موچە بدرێ بە کەمەندامان. ئیتر موچەکە وەکو دیاری ئەیدەن، وەکو هاوکاری ئەیدەن، وەکو یەکێک لە موچە پاشە کەوتکراوەکانمان بۆ ئیگەڕنەوە ئێمە کێشەمان نییە.